سلێمانی بۆ 10 فۆتۆگرافەر ئەکرێتەوە بە مەبەستی نمایشکردنی ئەو گرفتانەی ڕوبەڕووی ئاوهەوا ژینگەی باشووری کوردستان بوونەتەوە چەند ڕێکخراوێک کە لە بواری ژینگەدا کارەکەن پێشەنگایکی هاوبەشیان بۆ وێنەکانی 10 فۆتۆگرافەر کردەوە کە هەر کەسێکیان لە تێڕوانین و چاوی کامێرەکانیانەوە گزارشتیان لە پیسبوون و گرفتەکانی ژینگەیەکی کردبوو. پێشەنگاکەش لە یەک ڕۆژدا کرایەوە بڕیارە لە چەند شوێن و شارێکی تری کوردستان نمایش بکرێت.